بنای خوای بهاوتا من مەڕۆ محەممەد ساڵح ئەندامی ڕێکخراوی قوتابیانی کوردستان وەکو هەموو ساڵەکانی تر ئەم ساڵیش ڕێکخراوی قوتابیانی کوردستان کچان ڕێکخراوەستان بە ئەم جامدانی پرۆژەی سیمبول و نور کە تابەت بە هەفتەی باڵەپۆشی ئەم ساڵ هەر وەکو ساڵانی تر داهەستین بە دابشکردنی لەچک و پرۆشەروشی لەناو بازاری کەلارە و سپاس بخوا پێشوازی خەڵکەکە زۆر باش بوو الحەمدا بەعام خەڵکەکە باش و کچان و ئافرەتان پێیان خۆش بوو ئەنجا ئەوە نەبوو ئێمە زیاتر دابشمان کەسەر ئەو ئافرەتانی کە نیم باڵاپۆشنی و سفورن سپاس بخوا کاردانەوەیان باش و خەڵکەکەم پرۆژیان بەرز نرخاند و هیوای بەردەوامیان خواست بۆ پرۆژەکە ئینشاڵڵا ئێمە وەکو ڕێکخراوی قوتابیانی کوردستان هەرەوە نیە لەم ڕۆژەیە بێ و بەردەوام گرنگیماندا بم بابەتانە خۆی لە پانێل ڕەقستی پانێل و سیمینار و کۆڕە بینیوەتەوە ئەم ساڵ ئینشاڵڵا هەوڵدەدەین سیمینارێک حازرکەین لەسەر ئەم ڕۆژە گرنگی ئەم ڕۆژە و دیاری بەخشین بە ئەو کچانێکی کە ئەم ساڵ بوون بە باڵاپۆش پرۆژەکەمان بەگشتی باس لە پرۆژەکە بەگشتێکە سیمبول و نور و هەروەها ئاەتی کە خوای گەورە ئێمە لەژێر تەبەن لەبەر وەکو ئافرەتانی مسلمان کە فەرمامان پێکراوە کە باڵاپۆش بین لە ژێر و ئاەتی لە سورەتی ئەحزاب فەرمێ خوای گەورە فەرمێ ئەعوذ بالله من الشیطان الرجیم قل لأزواجك وبناتك أيدين عليهم من جلابيبهن پیغمبر خدا صلی الله علیه و سلم که با هاوسران و کچانی بروادار ایماندار که بن بالاپوش و بن بالاپوش لجر ما تقول پروژه كمان زیاتر هدف ام آیته بجگانی ام آیته و گرنگی و پیروزی بالاپوشیه که همیشه کو سیمبولی ایمه و کو کلتورێکە کە الحەمدوللا لەناو خانمانی کوردیش سپاس بخوا خانمانی ئێمە زۆر پابندن بەم ئاەتەوە ئینشاڵڵا ئەوانیشی کە ماون بوونە ببن بە باڵاپۆش بەردەوام بن و ئەم ئاەتە ئینشاڵڵا هەدەفمانە ئەم ئاەتە جێبەجێ بکەین پامن بۆ خانمانەوەیە کە ئینشاڵڵا ئەوانەی کە سفرن ببنە باڵاپۆش و حیجاب و خوای گەورە بەردەوام ئەمەش بەردەوام کا لەسەر ئەم ڕێگەیە بینە سەر ڕێگەی دایک عایشە و هەموو دایکە ئیماندارەکان و هەموو ئافرەتانی باوەڕدار کە حیجاب و پۆشتەی یەکێک بۆ بەشێک بۆ لە ژیانیان و هیچ ڕێگریکیشی نەکردووە لە بەردەوامبوونیان لە ژیان و لە کار و چالاکیە جیاوازەکانیاندا خۆی دایەتی مولایگوت بە تەکید یەکێکە لە کارە هەرە جوانەکان بەڕاستی من وەکو ئافرەتێک زۆر پێی سەربەرزە بم کە هیوادارم تەشەنە بکارنەک ئەمان هەموو ڕێکخراوەکان هەستم بەم کارە جوانە زۆر مەمنونم. بەناوی خوای گەورە میهرەبان من کانی ڕەشیدم ئەندامی ڕێکخراوی قوتابیانی کوردستانم ناوەندی گەرمیان ئەمڕۆ لە ڕۆژی جیهانی باڵاپۆشی ئێمە سەین بە ئەنجامدانی چالاکیەک بە ناوی پرۆژەی سیمبولی نور. پرۆژەی سیمبولی نور پرۆژەیەکی سەرتاسەرێ لە ڕێکخراوی قوتابیانی کوردستان. ئێمە چۆکو ناوەندی گەرمانی ڕێکخراو ئەمڕۆ هەستین بە ئەنجامدانی چالێکێکە. چالێکێکە خۆی لە دابشکردنی لەچک و پرۆژەر و شیرینی بەسەر خوشکانماندا ئەبینێتەوە. بۆ ماوەی 17 ساڵە بێ بەردەوامین لەم چالاکیە. و ناوەندی گەرمان شۆکو یەکێکی تر لە ناوەندەکانی ڕێکخراوی قوتابیانی کوردستان ئەم چالاکیی لەم ڕۆژەدا بەرز نرخاندووە. چالاکیەکە بریتە لە دابشکردنی لەچک و پرۆژەر بەسەر خوشکانماندا بە ئومێدیەوە ئەو خوشکانی باڵاپۆشن زیاتر جێگر بن لەسەر باڵاپۆشیەکەیان و ئومێد دەکەین ئەو خوشکانشی کە باڵاپۆشین هەر لە ئێستاوە بڕێری باڵاپۆشی بدەن خۆیان لە بۆن و براوی باڵاپۆشی بێبەش نەکەن. بەڕاستی تایبەترین شتێک کە ئافرەتانی ئیمانداری پێ بناسرێتەوە باڵاپۆشیەکەیانە و ئێمە چۆک و ئافرەتانی باڵاپۆش حەز دەکەین هەموو خوشکانی خۆمان کە باڵاپۆشن و کە باڵاپۆشنین زیاتر و زیاتر بەرەو باڵاپۆشی بێت ئەو خوشکانی کە باڵاپۆشن خۆی گەورە زیاتر جێگیریان کە لە باڵاپۆشیەکەیان و ئەوانیشی کە تازە بوون بە باڵاپۆش بەڵام هەندێک مەرجی باڵاپۆشیان نییە دوای خێران بۆکرد خۆی گەورە ئەوانیش باڵاپۆش کە ئەوانیش بەرەو ڕێگا چاکەکە ببە و دوعا بۆ خوشکانەشەکەین بێگومانە خوشکانەش لەبیر نەکەین کە باڵاپۆشنین. خۆی گەورە ئەو خوشکانەشمان باڵاپۆشکە دوای خێرمان بە هەمان شێوە بۆ ئەوانیشەیە کە ئێمە ئافرەتانی ئیماندارین ئێمە دایکە عایشەن ئەبێ بێگومان لەسەر ڕێبازی پێشەوایانی ئومەت و لەسەر ڕێبازی دایکە عایشە خۆمان بەنجلی باڵاپۆشی بەڕازێنینەوە. باڵاپۆشی سیمبۆلی ئێمەی موسڵمانە هەر ئومەتێک بە سیمبۆلێکی خۆی ئەناسرێتەوە. سیمبۆلی ئێمەی باڵاپۆشیش خۆداپۆشین و باڵاپۆشی و حیجابەکەمانە.